بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان بۆ تاوتوێکردنی پرسی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و بازنەکانی هەڵبژاردن و کۆمیسیۆن و دەستور سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە ئامانج لە کۆبوونەوەکە گەیشتن بوو با ڕێکەوتن لەسەر سیغەیەکی هاوبەش بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆی ئەو پرسانەی لەسەر یەک مێز کۆیکردبوونەوە. ئێمە لەسەر هێندێک خاڵ دەتوانین بڵێم ڕێککەوتین یان هەمومان بۆچوونەکانمان یەخست. فراکسیۆنەکانی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی و نەوەی نوێ لەگەڵ فرەبازنەییدان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان و پارتیش یەک بازنەی بژاردەیانە و بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننیش لە وادەی خۆیدا گۆڕان هاوڕای یەکێتیە بۆ دواخستنی هەڵبژاردن. گفتوگۆ لەبارەی ئەم سێ پرسە بە زۆرینە و کەمینە نییە بەڵکو بە سازان و بە ڕێککەوتن و بە گفتوگۆیە واتە گفتوگۆکردن بۆ ڕێککەوتن لەسەر ئەم سێ بابەتە بنەمایە بۆ ڕێککەوتن چونکە ئەم بابەتانە بەڕاستی پەیوەندی بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە و ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەیان هەیە بەڕاستی پێویستە بەلایەن یەکەم زۆرینە هەر زۆری خەڵک کە دیارە لێرە فراکسیۆنەکان وێنەراتیان دەکەن بە پەسەندی بزانن. دووەم ئێمە سەبارەت بە یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنی هەڵبژاردن کە ئێمە زۆربەی هەر زۆری لەگەڵ هەمواری یاسای هەڵبژاردنین و هەندێکیش لەگەڵ ئەوەن کە کۆمیسیۆن دووبارە دابڕژێتەوە لەسەر ئەساسی بەرکەوتەی هەڵبژاردننی 2010. لەبارەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیشەوە لایەنەکان بۆ چوونی جیاوازیان هەیە. کۆمەڵی دادگەری و یەکگرتوو گۆڕان و یەکێتی دەڵێن بە هەمان ئەو هەیکەلیەتە و کەسەکانی کۆمیسیۆن کارا بکرێتەوە و فەراغەکانیش پڕ بکرێتەوە. لە پرسی کۆمیسیۆندا نەوەی نوێ هاوڕای بۆ چوونی پارتیە و داوا دەکەن دەستەیەک لە دادوەران کۆمیسیۆنەکە بەڕێوەبەرن. هەندێک پێیان وایە کە سازان و گفتوگۆ و تەوافق بکرێ لەسەر یاسای هەڵبژاردن لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵا لەسەر لیژنەی نووسینی ڕەشنووسی دەستور اینجا ببرێتە هۆڵی پەرلەمان کە ئەوە بێگومان پێوترێت تەوافقێک لەسەر حسابی بەفیڕۆدانی کات لە پرسێکی نیشتیمانیە و تووشی خەلەلی پێڕەوی و خەلەلی یاساییشمان نەکات و هەڵبژاردنیش بەدڵنیایەوە کاتە لە کاتی خۆیان ناکرێ. بۆیە ئەوانەی کە داوای سازان و تەوافقەکەن پێش ئەوەی کە بچێتە هۆڵی پەرلەمان بێگومان ئەوە بەفیڕۆدانی کاتە و ئەوە ئەگەیەنێ کە ئەیانەوێ هەڵبژاردن دوا بخرێت. ئەم بابەتانە هیچ کام لەم بابەتانە بە زۆرینە و کەمینە تێناپەڕێ پێویستی بە لێکتێ گەیشتن و تەوافقێکێ لەناوان هەموو هێز سیاسەکان چه ئەوانەی کە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان چه ئەوانەشی لە مەعارەزان پێکەوە بین بۆی بتوانین ئەم یاسایانە تێپەڕێنین. دووهەم مەسەلەی دەستور کە هەموو لایەکمان بەلامانەوە گرنگ بوو کە دەستور بۆ هەرێمی کوردستان بابەتێکی گرنگە. ئێستا لە هەرێمی کوردستان بابەت فراغێکی دەستوری هەیە لە هەرێمی کوردستان پێویستە پەرلەمانی کوردستان کار بکات لەسەر نووسینەوەی دەستور کە لە ڕابردووە لە خولەکانی پێشوو مەسەلەی دەستور کۆمەڵە مادەی باشی لێ چۆتە پێشەوە ئێستاش ئەو لیژنەیە کارا بکرێتەوە. لەبارەی دەستوریشەوە سەرجەم لایەنەکان کۆکن کە دەستور پێویستیەکی هەنووکەییە و نەبوونی دەستور زیانی گەورەی بەرهەرێمی کوردستان و سەرپێخستنی سیستەم و دامەزراوەکانی گەیاندووە. بەڵام کۆکبوونی لایەنەکان لەسەر گرنگی دەستور نەیتوانیوە هەنگاوەکانی نووسینەوەی دەستورێکی نیشتیمانی خێرا بکات. بەهۆی کورتی ماوەی ئەم خولەی پەرلەمانیش پێ ناچێت نووسینەوەی دەستور چوارچێوەی زارەکی و بەکاربردنی میدیایی تێپەڕێنێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.